ئەگە بتێ حەق بێ بە کلاش بەشی زۆرە چوار پێنج بەشە هەر بەشە و ماڵێگەیکە ماڵ ئەو ماڵانەی کە جیاوازن ئیشەکانیان هەر یەکە و سنعەتی خۆی جیایە بۆ نمونە پێکەنەگیرە وەستای ژێرەیە بڵێن پێکەنەگیر شاگردێکیە وەستای ژێرە شاگردێکیە کلاشچن دوو کلاشنن دەورچن و سەرچن ئەوە چوار کەسن بڵێن بە هەمویانەوە بن بە 6 کەس جا کلاشێکین تاجەکەن تقریبا لە 15 ساڵیەوە تا ئێستا من خەریکە میشم هەر لەم گوزەرەیە بوون نا کاتی خۆی لای محکەمەی کۆن لەگەڵ باوکمە خوافیکە ئەو کاتە لە ساڵەکانی هەشتاویەکەوە هەشتا هەتا ئینتیفازەکە لەگەڵ باوکمە بوو چۆن بوو هەمووتان ئەمە ڕێکەوتە هەمووتان لە سابووکەرانە کۆبوونەوە یان با بڵێن ئیتفاقێکی هەمووتان بووە کە دوکانەکان لە ناو سابووکەران نابکەن و دوکانی دایت خۆی لە هەورامانە ئێمەتە بنەماڵەیەکین هەمومان کلاس جوزەکەین حە لە باو پیرمانەوە کاتی خۆی زووش لە زمانی زوو کلاش خۆی تاریخیشی نییە تاریخ کۆنە بەڵام وا بازەکەن لە باو پیرمانەوە باوە گەورەی من لە هەورامانی ئەو دیەوە کلاس دروست کراوە هێناوێتی بۆ ئەم دیو باوەگەری تۆ نایی چییە؟ وەسا ئەحمەدی وەسام حەمە بووە وەسام حەمە ئەو باپیری باپیرم بوو ئەو کلاشی داهێناوێ ناوێتی بۆ هەورامانی ئەم دیو ئێتر بە بنەماڵە ئێمە هەمومان بە ئامۆزا و ئەمانم ئامۆزامان مامەکانم هەمووی ئامۆزاکانم هەمووی کلاس دروستەکەن ئێتر سەڵ ئێمە هاتین بۆ ئێرە ئەو کاتە محکەمە گوێزرایەوە تەنەوە گوزەرە چۆڵە کۆڵانێکی چۆڵ بوو ئێمە هاتین بۆ ئێرە ئەمە دوکانی خۆمان بوو ئێستا لێرە زیاتر فرۆشتان زیاترێکە زۆر لێرە زۆر فرۆشە لە هەمووی سلێمانی بازارێکی تر بکرێتەوە وەکو ئەم نییە وەکو ئێر سەر لە حەوزە وشکەکە کلاس زۆرە دوکانی زۆرە بەڵام وەکو سابووکان چۆن لە مەریوان خیابانی هەورامەکان و هەورامیەکانەیە لێرەش عینی شت ئێستا لە کەلارەوە لە کەفریەوە لە زاخۆ کابرا یەکساڵین با بڕم بۆ سابوونکەران دەڤەری کلاس فرۆشەکان وەڵی من تقریبن نزیک 15 ساڵە بێ زیایش بەس ئێمە وەکو من خۆم بڵێم وەکو دروستکردن دروستی ناکەن ئێمە بەس ئەی فرۆشین جەنابتان هەورامین من نەوەڵا هەورامێنیم بەڵام چۆن حەزی لەم سنعەتە کرد کە ببڵێن بۆ ناو ئەمانە بەنا من لە مقدیمەی هەمویان و لە پێش هەمویان و من لێرا دوکانم بووە دوکانی کلاش دروست کرد دوکانیش ترم بوو بەزیترەوە ماوەیە کە کردومە بە کلاش بۆچی کردی؟ وەڵایتر لە ناو ئەمانە بووم دراوسەکان هەمویان کردیان بە کلاش وتر منیش لەگەڵەوە ناکردومە بە کلاش دوکانەکانی کلاش دروستکردوانە لە سابووکەران کۆبوونەتەوە بۆچی؟ لەبەرەوەی زوو دوای 85 مامەم هاتە سابووکەران لای مام حەمامە دوکانێکی دانا کە دوکانەکەی دانا تر خەڵک بەرەبەرە بڕقوڕەکانیشی هاتنەوە لێرە دانیشتن دووسێ دوکاندانە دوکانەکان زۆر بوون کە زۆر بوون ئێمە هاتینە پەناوان هەمووی ئامۆزای زۆریان ئامۆزا و خاڵۆزا و ئەوانین بە یەکۆدانشون لێرایشەکەین خەڵک زیاتر لە سابوونکەرانە ئەزانێک ئیشی شاڵ و گڵاشەکەین دیارە شتەکە دیارە ئەتر بە زۆری خەڵ لە دەرەوەی شارۆیەت خێرا لە سابوونکەران یام حەوزە وشکە شوێنەکانمان دیاری کراوە ناکرێت لە شوێنێکی تر بین ئێستا لە شوێنێکی ترا بین نەناسراوە بین فرۆشتنی کەم درەبێتەوە بەس نییە هەمومان پێکەوەین باشترە بۆچی هەورامیەکان زۆربەی زۆریان لە ناو سابووکەرانە کۆبوونەتەوە و خەریکی ئەم دوکانەکانیان داناوە وەڵایتر ئەم کلاشانە ئەگەر لە شوێنێکە هەمویان بەیەکۆ بن بازار باشترە بێت پێ مەسەلە نیسە وەکو وای لەوانەیە وای لێبێ بڵێن بازاڕی هەورامیەکان سەبارەت بە کاتی دروستبوونی و شوێنەکەی لە سەردەمی زەردەشتا کابرایەک هەبووە ناوی گیو بووە خۆی ئەسڵ کلاش پێڵێن گیوە کلاژ نییە لەم سەردەمە تازانەیە بەرەو تازەگەری بووە بە کلاش لە کەوشەوە بووە بە کلاش بەڵام خۆی گیوە ئەو کەوشەش لە گیوەکەەوە هاتووە نە هەر خۆی گیوە بووە بەڵامتر خەڵک ئەوسا بە پێڵاوی وتووە کەوش تر کلاش جیاواز بووە لە کەوشەکە کردویانە بە کلاش بەڵام گیوەیە ئێستا لە ناوچەی هەورامانی ئێران و لە ناوچەی عێراقیش عەرەبەکان هەر پێڵێن گیوە ئەوان ناڵێن کلاش ئەو جیوەیە ئەو کەلیمەیە یان ئەو شەیە وشەیەکی کوردیە کوردیە بەڵێ ئەو پیاوە خۆی ناوی گیو بووە کە دروستی کردووە کلاشکە ناوی ناوە گیوە
ئەوە تاکێ کلاشی لە گۆڕستانی زەردەشت ماوە ئەتوان ئەگەر شتێکی تاریخی تانەبێ بتانەوە بیکەن ئەتوان چن لەوێ هەیە کلاشکە تاکەکە ماوە ئەو کابرایە کلاشی داهێناوە بەڵام بەم شێوەیە ئێستا نەبووە بەم شێوەیە بووە کە سەردەمی کۆن ئەم پاژنەولوتەی درێژ بووە ئەجا ئەمە دەمگەرداری پێڵێن چاڵچالە خەتخەتە بەڵام ئێستا تازەگەری بە بۆنەی پێشکەوتنی ژیانەوە دەزووی چاکتر هاتووە لەم شێوە دەزووە ئەمە کۆن دەزووی کۆن بووە دەزووەکە بادراوە ڕێستراوە بە دەستی خۆی عینە دەزۆکانی ناوبازار وایە یان دەزۆیشی ترە بۆ کلاش جیاوازە لۆکەیە سرف لۆکەیە بەڵام ئێستا ئەمە کە هاتووە ئەمە لایلۆنیشی تێکە لە کلاشکەی جوانترە سافترە بەڵام تۆزێ گەرمترە لە کلاشی جارە ئەوە لە ئێران دروستەکرێت تر نازانم زانیاریم لەسەرەوە وەرنەگرتووە بزانم کوردە یا فارسە بەڵام مهمەوەی بۆ کلاش و لێفە دوور و دۆشک دوور ئەمانە بەکارێنێ بۆ زۆر سنعاتی تر بەکاریە والله ئەمە ئێستا تەواو بۆ تەواوم کردووەتر تەواوم کردوێتەوە قاڵوی لێم ئەوەی لێ ئێم ئاوە تاوان تەقاڵی بەردووی نزمیە ناشین تراوە ئێتا قاڵبی لە ئەم جوانە وەستێ کە جوان وەستا ئاوا بە شوشە و بە مشتە چاکی یەکەم چی بووەوەی کە تەقەڵی بەرزونزمی لیراوە ناشین کراوە بەردووی نزمی هەیە میسان ئەو کلاشنە کەس نیوێتی لە هەورامان لە دێکانی هەورامانە ژنێ خاسەتەن دەی تەوێڵە بەناوبانگا و من ڕێکی یەکەمەوە ئاوا جوان ڕێکی یەکەم ئەو شوشەی لێ ئێم و هەمووی تەقەڵەکانی ڕێگە بێتەوە ئاوە ئەو قاڵبە تەوەن وەکو ئەو قاڵبە ناوەسێت کە کاتێک ئاشنێت ئێستا نمونە بۆێنەوە ئەلەمە بۆ دەرێنەما ئەوە نمونە ئەمە نمونە ها سەیریکە ئەمە چەنە قپاوە ئاوا ناشیری هینە ئاوا عشنێ قەراخەکەی تووکی هەڵاوە کە منێ خەمە قاڵبەوە کەتیرێ لێ ئەم دەرمانێکمانەیە کەتیرێ پێڵێن کلاش هەر ئەوە نییە با بڵێن دانیشی ئەم قاڵبە بێ بنەکە لە سەرەتاوە چۆن ئەم مەوادانە دروست ئەکرێن چۆن ئامادە ئەکرێن وانە پاشان چۆن بنەکە دروست دەکرێت چونکە هونەری ئەم کلاشە لە دروستکردنی بنەکەیە لەوە ئەچێ مەسەن شرینەکە کەسانێکی تر دەرەوەی مەسەن کوردستانیش بتوانێت بیچنێ یان بە مەشینە بچنرێ بەڵام بنەکە نەخێر هونەری کلاش دروستکردن لە دروستکردنی بنەکەیەتی بنەکە تا ئێستا مەسەن کەس نەیتوانێت زۆر مەسەن وڵاتان بۆ دەرەوە هاوڵیان کردووە کە بنەکە دروستکەن بەڵام نەیانتوانیوە لە دروستکردنی ئەم کلاشانەیە کە دوایی وتێ بۆ یەک کلاش 4 ڕۆژی پێچێت بەتەنها بەڵین هەر پیاوان خەریکی دروستکردنی کلاشێکە بن نەخێر ئەمە خۆی ژێرەکەی پیا دروستیەکە لەبەر ئەو توانە و تاقەیە پیاو هەیەی ژنیەتی بۆ ژێرەکە بەڵام بۆ چنینەکە زۆرتر ژنانەیچنن لەبەر ئەو تااقەتەی ژن هەیەی لە ماڵەوە دانیشێ بە دیار ئەو تەقەڵ کلاش بچنێ پیاو نیەتی نرخەکانیشیان جیاوازە نرخیشیان جیاوازە هیچ چنین کەمترە وەڵی تر ئەرکی ژێرە زۆرترە کلاش چنینەکە پاکوتەمیسترە لەبەر ئەوەیە کە ژن مڕین تەماعی کەمترێکە ئەوەشی تایە تەماعی کەمترە بەڵام مەوادی ژێرەکە زیاترە بە پێستە بە پڕۆیەوێ مویەوێ ئەجا پێستەکە هەیەە خەسارە بێ پێستێ کیلۆی بە 24 دینارە لە بازار ینی گرانترە شتەکانی گرانترەکەوێ بۆیە قەیم زمانی زوو لەمە زمانی باوکو باپیرم ژنمان کلاشی لە پێ کرد ژنمان سپی سادە بوو لەگەڵ جلی کوردیا تاوان لەگەڵ جلی کوردیا بڵێ لەگەڵ جلی کوردیا ئەمە ێستا ژنانێ ئەمەمان هەیە ئێستا بەڵام زۆرتر ئەم کلاشەمان ئەمە ئێستا ئەجنەبیە ئیبان ئەمریکیەکان منەظەمەیەکی ئەمریکی یە دەیبا بۆ ئەمریکا بۆ ژنەکانیان من بیستمە ئەڵەن ئەمریکەکان کە ئیکڕن ئەڵەن کلاشێکی هەورامی بکڕا لە پێناو ژیانەوەی نەفرەکە نەفرێکا بڵێ ئەوان ئێستا ئەیکڕن یعنی زۆر منەظەمەیەکی خێرخوازیان هەیە لای ئێمە زۆر یارمەتیانەیە نەبێ بڵێم بەدەمی خۆمان ڕۆژێک هاتن بۆ لای من کاکجێرمی پێڵێن کاکجێرمی پێشش لای ئارامی برامەی بن وتی ئەمانەوەی یارمەتی ئێمەش بە خێر و خێراتەکە یەنینەوە بۆ مناڵی ئێوە ناوپارێز نەزەمەی ناوپارێز وتی یەنینەوە خێرەکە یەن بە مناڵی ئێوە مناڵێکتان نەخۆش بێ یا هین بێ ئەیبێن خێری ئەم کلاسێ وتم بەسەر چاوەکانم کلاش هەمووی 6 من ئەو 20,000 لا ئەبم دە 15,000 خێرەکان وجودێک کلاس وتم هەمووی وعد وێ لایە بم منیش یەکێکم لە منەظەمەی ئێوە بۆی ئێوە ئەتوان لە ئەمریکاوە بێن یارمەتی من بەسەرەوە چام خێت چەندی تێچەوە نتان لێسێنم مایەکە ئەو عزیەتە کەشم لەبەر خاتی مناڵی کوردستانی خۆمان مناڵی هەڵەبجەی شەهیدی خۆمان وەڵا ئێستا لەبەر کرانەوەی بڵێنجیان کراوەتەوە
سەردەمی عولەمەیە تر هەموو کەس هاتیچۆ زۆرەکە بە ئەوروپاش حەزیان لە شتی دەسیە سنعاتی دەسیە ئەو شتانەی کە بەدەست دروزەکرێ جا کڵاشیش تەبیعیە شتێکی ئەوە نییە مەوادی کیمیایی تێکرێ هیچ شتێکی نییە مەوادێکی کیمیایی تێکرێ هەمووی سروشتیە تۆ خامە لۆکەیە ئەوە ئەی زەرەرێکی نییە بۆ ئینسان لە ڕووی فلاتیشەوە فلاتە ئەجا ئەو عراقەش کە قاچ و پێست دەیکاتەوە ئەو هەڵیە مژێنایڵێ قاچ بوون کاپچیتە هەز مەجلیسێ قاچ بوونی نایە لەبەرەوە ئەمریکیەکان ئێستا زیاتر ئەمریکیەکان ئەو جێرمیە هەیە بە جملە ئەیان بە ئەیان فرۆشێ ڕێکخراوێکی دروست کردووە ناویشی لێ ناوە ڕێکخراوەکە کڵاشێ بکڕم مرۆڤێ ڕزگارکە بە خێری ئەو کڵاشانە خێرەکەی ئەکا بە بۆ مناڵانی نەخۆش لە کوردستانە لە ساڵ هەفتا پێنج بەم سنعاتێژی لە پەڕۆکە هەمانە میسان پەڕۆکەی یێنێ لە مووسڵ لە بەغاو پەڕۆکەی فرۆژێ هەمانە خەمەکە یێنێ ئەم ڕەنگە لەسەر پیشانتانەیە ها گرتومەتەوانێ ئەمە خمە هەمانە پێکەنەکەی ئەگرێ ژێرەکەی ئەیێنێ میسا ئەمە سەعا لە 50 عیلە ئەوواگا ئەیێنێ بۆ لای من بۆ لای وەسەعادم منیش ئەیکەم بە ژێرەکڵای منیش ئێمەش چەند کەسین لەم کڵاشکەرانە میسان ئەو پەڕی ئەگەینە ئێستا ساڵ کەس زۆر ئەڵێ ئێبە ئەگەر حکوومەت یارمەتیمان با ئیسیرادی کە ئەو کاتە ساڵکا بێ چەند ئەبێ بە 10,000 کەس یا 100,000 کەس لە هەموو گەورامانە من پێشتان نەڵێم ئەم سنعاتە کوێرە بێتەوە چونکە بۆ ئێستا مناڵی منە دوارم لە جامیعان من باوکم مردووە من فێر بووم بەڵام ئەگەر من مردم کاتێ نووتم بێدەن کوردستان حکوومەت یارم یارمەتی ما ئیسیرادی کا بۆتە دەرەوە کڵاشی کۆنێ سپیانەکەینەوە سپیکردنەوەی سپیانەکەینەوە ڕەنیانەکەین ڕێکردنەوەش یەکەن بە بڵین ڕێک تازیانەکەینەوە کۆنێر تازیانەکەینەوە چەند ساڵەوە پێش بڵین ئەو کڵاشین تقریبان 2 ساڵە بێ هیچ 2 ساڵ ساڵی وایە ساڵێک ئاوە کۆنێ وەکو ئەوە پیسن ئەوە سپیانەکەینەوە ترماس ئەمە ئەشۆرێت و دوایی دەرمانێکەیە بەو شامپۆ و بەم شامپۆیە لەگەڵ فاستایەتێک کەڵاوێکی سپێ بێتەوە ئەمە ڕەنگە ڕەنگەم قەراغە خۆیەتی هەر ڕەنگی عەسڵی هی ڕەنگەوە ڕەنگانەی پێکەوت جوانترە بێ کاڵە بێتەوە چکە دوای مدەیەک کاڵە بێتەوە ساری لە چنایە بۆ تازەکردنەوە تازەکردنەوە لە 5,000 تا 10,000 بڵین ئێستا خەڵک زیاتر حەزی لە پێکردنی کڵاشە بەڵێ بازاری زیاتر لە چاوجاران هۆکەی چییە؟ کڵاشەکە فێنکەوتر هەنا خەڵە لە پێیەکە و بازاری زیاتر بۆچی ئەڵێن مەسەرن کلاش بنەکەی ئەگەر تەڕ بێ هەڵی جێڕێتەوە ئێستا تۆ ئەشی شوێت و هەڵی ژان گەڕێت لەبەرەوەی ناو خاڵبە کە لە خاڵا بشورەیەکی لێنایە یاخوا خێر بێ سەوی چەمەکەم سپاس و تەلەڤیزیۆنی ئێنارەتی کردوینەوە یاخوا خێر بێ سەوی چەمەکەم و عەزیەت تاکیشتان ئامێندی پێلامە و سپاس تاکەروینە فرەفرێ یاخوا خێر بێ سەوی چەمەکە